لە بەرنامەی ئەمجارەی ترافیک باز لە کێشە و گرفتەکانی خراپ بەکارهێنانی ماتۆر سکیل دەکەین کە وەک دیاردەیەک بۆتە جێگای هەراسانکردنی هاوڵاتیان. ترافیک ئەمجارە دەیەوێت دیوی خراپ و ناشرینی بەشێک لەو سوارەوانەی کە ماتۆرسیلەکانیان بە شێوەیەکی خراپ بەکاردەهێنن نیشان بدات، بەتایبەت ئەو ماتۆرسیلانەی کە بە دیلیڤری ناسراون کە زۆر جار لە ئەنجامی ئەم خراپ بەکارهێنانە دەبنە هۆی ماڵوێرانی بۆ هاوڵاتیانی دیکە. ترافیک چەندیمەنێکی سیر و سەمەریەوە ماتۆرسکیلانە نیشان دەدات کە نمایشی مەترسیدار ئەنجام دەدەن و دەبنە هەڕەشە لەسەر شەقام. ئەو نمایش و سەرپێچیانش دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێ. ئەوەی ترافیک مەبەستێتی لایانی سەلامەتی و زۆری سەرپێچی و ماتۆرسکیلانەیە بەتایبەت بە دیلیڤەریەکان کە بەدەنگە ناخۆش و هاژاژەکەیان بوونەتە هۆی بێزاری و هەراسانی هاوڵاتیان. گلەی و گازندەیە و گەنجە و سەدان هاوڵاتی کوردستانەوەیە کە بۆچی ماتۆر وەک ئۆتۆمبیل مامەڵەی لەگەڵ ناکرێت و یاسایەک نییە سەرپێچیەکانی دەستنیشان بکات. یەکێک لەو ڕووداوانەش ماڵوێرانی و لە ناوبردننی خەونی گەنجێکە کە لە ئاکامی پابەند نەبوونی ماتۆرسکیلێک بەڕێنمایەکانی هاتوچۆ خۆی با ئۆتۆمبیلی ئەو زیندانی کراوەدا دەکێشێت لە ئاکامی ڕووداوێکی دڵتەزێن دوو خێزان دڵتەنگ دەکات. ترافیک دەچێتە گرتوخانەی کاتی هەولێر. لەو گرتوخانە دەیان چیرۆیک و ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیل و ئۆتۆمبیل و پیادەڕەوبوونی هەیە. لەو ڕووداوانە ژمارەیەک گیانیان لەدەستداوە و هەندێکیان کەمەندام بوون. ترافیک یەکێک لەو چیرۆکانە دەکاتە سەرەتای بەرنامەی ئەمجارێ و چاوی بەو زیندانیە دەکەوێت. لەو ڕووداوە ساڕۆی ماتۆرسکیلەکە گیانی لەدەستداوە. ڕووداوەکەم سەعات 1:30 بوو. چووبووم ئەوەی بکەم وەڵعاسەتون پارەنانێک شتێکی خۆم یعنی هیچم نەدیت بێ لایت بێ هەموو شتێک هاتا گەیشتمە سەری هیچم نەدیتە مە حەدەوەی زاگزی کوشتی ناو سیاران لێ دەدەن ماتۆڕی دیلیڤەری بوو وەڵی ئیدی کە ئەمن چوومە ولا لەگە من هاتەولای چوومە هاتەولای یعنی ئەو شێوە سوکان وەری گرتووی ئیدیوی لێمدا وەختی لێمدا ئەم بەسەری کەتم کە سوکانەوە بوو بەسەری کەتم سرعەتم 70-80 دەڕۆیشتم بەسەری کەتم و ئیدی منیش خۆم پێڕانەوەستا خۆم لە حاموویدا ڕامگرت هەستایمە تەکسیم گرتەوە و مرتە خەستەخانەی کە لێشمدا ئەرەوەندە پێڕاگەیشتم بێ بەم خەستەخانەی و وەفاتی کرد. لە مەرکەزی ئەویان کرد چێ لێدا گوتم ئەمن هەر ئیدی لەوانە بووین کوی لێداوە گوتم ئەوە بوو تەفاسیلەکەتەوە بلۆم ژێراوە وەڵا چونە لای حاکمی بێ ئەوەی داوای ئیجازە هیچ شتێکی لەوی بکەن باشە ماتۆر لێ خوڕین بێ ئیجازە دەبی ماتۆر مخالف بی ماتۆر مخالف نەبی خۆت لێدا خۆی لێدەی هەرەتو مخالفی هەلێرە مندارە چۆن هەر دەستەوە ماتۆڕەکی داشوە خۆی لێ کابرا داوای دەفتەر لێ دەکە وەڵا گەنە تەنەزول لێ ناکەم حاکمیش ئەوەی نازانێت حکم ڕۆ تەوقیف بکە. ئێستا من لێرە بێمە دەرێ بە ماتۆڕی عادیسەم کرێ بێمە دەرێ بچمە دەرێ ماتۆڕەشکە بکڕم هاکەزایی لە مەیدانی مەحنای نییە لەبەر چی ئیجازە نییە لەبەر چی ڕەقەمی نییە لەبەر چ مخالف بی مخالف نەبی هەرەتو مخالفی ماتۆڕ لێدا ئەمن لێدەم هەر ئەم مخالفم لەبەر چ حکومەت ئەگەر سێچارێکیان بگری عقوبەیەکیان بداتن ئیدی ئەوکەی دی ناوێری دەچی بە دوای ئەوی خۆی دەکەویتن ئیجازەی دەردەینی ڕقەم دەکاتن هەیە بە دزیماری کڕی کاکە هەیە بە دزیماری کڕی لە پێش هەرکە ڕادەگری سبەی لێت دەرێت سبەی ڕۆژەکە و دەعمە شتێکە خوا نەخواستە عادسەک دەبی خۆی پێدادەی بابی دەرێ خۆش نابم
ئێستا من لە قاوش لەگەرمانە داوای 25 دەفتەری کردیە کابرا خۆی لە ویدایە. والله ما شيء ما مطعمه دليفري مان هي 8 نفرن نفر دعوه دكن بتليفوني لو دبن اكر كلاو لسري بي وملتزم بوكو سهره باشتري كم دبي دعمك كم دبي استيما بخم بواندلم زور بسريعي نرون سريعي زور نرون مشكله نيه بات اخير ببيد 1 دقيقه شارك لكن مشتري بس لو سلامتي وين ترافلايتي قطع مكن لصوري ندن مخالف نرون لو وان بوان ضلم اكرتو بسريعي بروي لو منه لو مباشره بس نعم من حزناك من توجي باش دعم ببي يعني مشكله ببي لو سريعي يعني ترافلايتي قطع بكير لسوري دي. سەرڕێ و هەموو سەرپێچی و کەم و کوڕیا بەڵام خەڵکانێکان بۆ مەبەستی بژێوی ژیان و گوزەرانی خۆیان بەکاری دەهێن و کەمترین سەرپێچی ئەنجام دەدەن. زۆر جار گلەی دەکرێت بۆچی دەزگیر دەکرێن لە کاتێک بە لێشا و لە سنوورەکان هاوردە دەکرێت و لە بازاڕەکان کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت لەگەڵەوەش دەگوترێت هاوردەکردنیان بە قاچاخە. آره والا زۆربیان دیلیڤەری توش دام دەبن یعنی هەیە ماشەیان لێرە ماش لەولێرە ئەوەی سایەقی دەکەین سیارێ خاستان بدەستە ڕاستان بدەستە چەپ بە هەر بەبێ ئیشارەت یعنی زۆر ئەو شتانەمان دیتیە یان دەسوڕێنە پاس سوورانەوە ئیشارەتی پێ دەکەن. وەکو ئەوەی برادری خۆمان نییە بەس هەر لێ لە مەطعمێک لێ لەکنە خۆمان هەر لەو ڕۆژانە دامی کردێ عینێویش نزکەی شەو بووە سیارێک هاتووە دیارە ئاگای لە خۆنە بووە سەرگەرم بووە و خۆی پێداداوە و جێ بە زەعمری خوای کردووە. ئێمە ئەو شتانەمان بەکاردێنین کڵاومانەیە ئەوەی دەستیمانەیە ئەوەی قاچمانەیە هەموو شتانە بەکاردێنین بەس دەبێت سایەقەکانیش ئاگایشان ئێمە بێ داواکاریش کەش لایەن حکوومەتەوە حکوومەت دەبێت شتێکمان بۆ بکە. يعني ئێستا ماتۆر دەچین $500 پێ دەین لە ترافلایی لێمان دەگرن بە یەک لە عەزەلێت دەگری و لێت دەبا هیچ شت نادێتەوە. ێ باشە ڕقەمێک شتێکی بۆ دروستکە قەرارێک باش شتێک بێ ئێمەش دەچین چای دەکەین ڕقەم بێ هەر شتێک بێ ئێمەش دەچین چای دەکەین و وەکو خەڵکە ئەو ماتۆرانەش کە تو ڕقەمت کرد دەتوانین ئەمەش لە ترافلای ڕادەوەستنی وەکو سیارە بڕۆ ئێمەش وەکو سیارە دەڕۆین و یعنی بەڕاستی کێشەیە لە زۆرە. ترافیک سەبارەت بە مەترسی و ئامرازانی گواستنەوە لە ئەگەری خراپ بەکارهێنان شارەزایەکی هاتوچۆ و بەرپرسی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆ دەدوێنێت. یەکێک لەو ئامرانی کە مەترسیدارە و ماتۆڕی پێدەڕێن بەڕاستی گرفتێکی گەورەی لەسەر شەقامەکان دروست کردووە. ئەویش بە هۆکاری ئەوەی ئێمە تاکو ئێستا شەقامێکی جاکردنەوەمان نییە بۆ هاتوچۆکردنی ماتۆڕ. ماتۆڕ عادەتەن ئەوەی تەمەنی لە 16 ساڵ بەرەژوورە زۆر ئاساییە کە مۆڵەتی لێخوڕنی پێ بدرێ و ژمارەی پێ بدرێ ساڵنامەی پێ بدرێ و هەر سەرپێچێکی کرد سەرپێچەکەی لەسەر تۆمار کرێ وەکو چۆن ئەو سەرپێچێ لەسەر شوفێرێکی ئۆتۆمبیل تۆمار دەکرێت. تۆ ئەبێ لە پێشە ڕێنمایی مکەسەب بەردەوام ئاڕاستەی ئەوانە بکەیت کە ماتۆر بەکاردێنن ئەبێ ئەو مەردانەی کە لە بۆی دابین کراوە لە یاساکانی هاتووە یاخود لە بەیاننامەکانی بەڕێوەلایەتەکانی هاتووە ئەبێ جێبەجێ بکە. بەڵام بەداخەوە ئێستا لە نەتیجەی ئەوەی کە ئەم مەردانە نییە لە ماتۆڕە زۆر جار سەرپێچی ئەنجامە دێت لە نزیکەی ئەو سەرپێچیانر ماتۆر شوفێری ماتۆر گیان لەدەردا زۆر جار برای شوفێری گیان لەدەردا و هەروەها لە هەر کەوتنیەکە شوفێری ماتۆر بکەوێ تووشی نەزیفی دەماغە بێ یا ئەرنۆی دەشکێ
بەهۆی ئەوەی یاساکانی هاتووە جێبەجێ ناکات. جاران ئەگەر هاوڵاتیەک بە هۆکاری ئۆتۆمبیل مردایە ئێستا بە جملە هاوڵاتی گیانەدا. من تێبینیەکم هەیە ئەم تێبینی زۆر جار ئاماژەی پێەکەم لە شەڕی داعشدا لە 4 ساڵی شەڕی داعشدا 1600 پێشمەرگەی قارەمانمان شەهید بوو. لە هەمان 4 ساڵدا 3805 هاوڵاتی بەڕووداوی ئۆتۆمبیل گیانی لێدەدا. من وەکو سایق ماتۆڕێک لە دەوام دەگەڕامە ماڵەوە لە ڕێگا سیارێک لە پێشە من دەڕۆی کە زۆر بە سورعات لە پێشە من لایدا پیاوە چختیا لەبەری هەرات بۆ لای ڕەسیف ڕۆی من لێن دەرێکا ینی لەبەری هەراتم چوومە لای ڕەسیف لەبەر سیارەکەی لێن دەرێ خۆم لە پیاوەکەیدا کابرا هەر ئەو دەمی بەخۆشم بردمە خەستەخانەی لێن دەرێکا ینی تا شەوێ عەمری خوای کرد. ئەو وەختی کە لیوەچی لێمدا نەکبری یعنی بە سورعەتەکی ئەوها زۆر بووم کە لی دەمیان جێکی بشتی هیچ جێکی بەخیندان نهاتبوو بە زۆر بەتەمەن بوو. هەر بە خۆشمە هەرمان گرتمانە خەستەخانەی بەس زەلەکەم دەبوو عەمری خوای کرد. ماتۆرسکیلەکان بەرە وڵای ینی 180 خەتای سایق ماتۆڕەکانیشی هەیە چونکە ئێستا هەیە بە لۆ کار ئیشی پێ دەکات ئێستا کە یەکێک وەکو من کەس بەیانیان دەیبم بۆ کار ئێوارە پێدێمەوە بەس هەیە بەس بۆ سوورانەوەی ناوشار ماتۆر دەکرێوانات. بەپی یاسای هاتوچۆی هەرێم لە کوردستان بۆ وەرگرتنی مۆڵەتی لێخوڕینی ماتۆرسکیل تەنها 2 مەرجەیە کە مەرجی یەکەمیان هەڵگری ڕەگەزنامەی عێراقی بێت و مەرجی دووەمیش دەبێت تەمەنی لەسەر و 16 ساڵ بێت. بەڵام زۆربەی شۆفێرەکان بێ مۆڵەت ماتۆرسکیل لێدەخڕن. بۆیە پۆلیسی هاتوچۆ داوا لە هاوڵاتیان دەکات کە خۆیان بە دوور بگرن لە ماتۆرسکیلی نایاسایی بێژمارە و تابلۆ و مەنەفێست و هەوڵدەن بێ مۆڵەت لی نەخڕن. تاقیکردنەوەکان زۆر گرنگە لەبەرەوەی هەتا مۆڵەتی نەبیتن ئەوە ناتانی ماتۆرسکیل لێ بخۆڕیت. وەکو ئەوەی سواری ماتۆر وەکو گرنگی زیاتر پێدەرێ لەبەرەوەی وەکو ئۆتۆمبیل نییە مەترسیدارە لێ بۆ خۆی و بۆ بەرامبەرە خۆی بەنسبەت ئەوانەیە ئەو کەسانی کە گرەی دەکەن کەرێن ئیجازەمە یان مۆڵەتمان بۆ نادرێ بەڵێ مۆڵەتی پێدەدرێ ئەو شەرت و شروطەی هەیە لە لای خۆمانەوە بەس بەڵام بە خۆیان زۆربەیان نایەن ڕوو لە ڕووی لە بەڕێبەتی هاتوچۆ ناکەن بەشی مۆڵەتدان ینی دەمبینی گلەیەکەی بەخۆی دەبی لە لای خۆی بکاتن لەبەرەوەی لێرە تاقیکردنەوەی هەیە و ئەو شەرتانەی کە لای خۆمانە کە باسمان کرد ئەوانە هەموو لای خۆمان هەیە دەتانی تاقیکردنەوەی بکە لە پاش تاقیکردنەوەکە دەردەچیتن و مۆڵەتی پێدەدرێ بە شێوەیەکی یاسایی وەردەگری هیچ کێشەی خۆی دروست ناکات. بەڵێ بەنسبەت قیافە و سەلامەتی زۆر گرنگە لەبەرەوەی ئەوە ئەو سواری ماتۆرسکیلە وەکو باسمان کرد ترسناکە دەبینی ئاگرەی لە پێشە خۆی داناوە کە لێ دەخوڕیتن خوا نەخواسە هەر ڕوو داوەک دەکرێتن یەکسەر معڕەزە سەر و قاچ و قالبی هەموو دەشتێتن وەکو سیارە وانییە ئێرباگە وەکو سەلامەتی هەبیتن و زائیدەن ضروریە ئەوە خودەی بەکاربێنیتن. ئەوەتە سەرەتا لێرە ماتۆرسکیلەکە سوار دەبی و لە پاشەوەی خودەی دەبەستیها بەو شێوەیە دەڕۆی دەبینی ناو شار و شەقامەکان پڕ ماتۆر سکیلە و سوار و لێ خوڕن زۆر بە قەڵەباڵغیەکی زۆر جەنجالی هەیە بەڵام کە دەبینی لای تاقیکردنەوەکەی خۆمان لە
بەڕێوەتی هاتچۆ بەشی مۆڵەتدان ساحەکە و گۆڕەپانەکە چۆ لە کەس ڕووی تێ نەکردووە. لە بەرنامی ترافیک باز لە زۆری ماتۆرسکی لە بازاڕەکانی هەولێر بە تایبەت و کوردستان بەگشتی دەکەین کە پێویستیان بەڕێخستنە تا نەبنە سەرێشە بۆ خۆیان و شەقام و ڕێگەگرتن لەو هەموو سەرپێچەی پێی ئەنجام دەدرێت جگە لە هاژەهاژی خراپ بەکارهێنانیەوە ئەمرازانە کە هاوڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن. بۆچی هەردەبێت ئۆتۆمبیل سەرپێچی کار بێت لە کاتێکدا ماتۆرسکیل خۆی بە ئۆتۆمبیلدا دەکێشێت و هاوکات هیچ مۆڵەت و مەرجی سەلامەتی نییە و بێتابلۆن. ترافیک لەو بەرنامە ڕای یاساناسەکان لەسەر ئەو گلەیە وەردەگرێت. سەبارەت بەو ڕووداوانەی کە ڕوو دەدات لە نێوان ماتۆر لەگەڵ ئۆتۆمبیل یان لەگەڵ پیادە یان هەر حادثێکی مروری کە ڕوو دەدات ئەم یاسایی لەسەری جێبەجێ دەکرێتی واتە یاسا جیاوازی نەکردیان لە نێوان ئەوە ماتۆرسکیلە یان ئۆتۆمبیلە بە پێی هێڵکاری و پشکنینی شوێنی و ڕوودا و ئەم یاسایان لەسەر جێبەجێ دەکرێتن ئەگەر بێت و شوفێری ماتۆرەکە کەم تەرخەم بێت ئەو کەم تەرخەم دەبێتن لەلایەن بەرامبەر یاسا مەرز نییە تەنها ئۆتۆمبیل لە هەموو حالەتێکەوە کەم تەرخەم بێ ئەگەر بێت و حالەتەکی مروری ڕوویدا لە نێوان ئۆتۆمبیل و لە نێوان ماتۆر بەپێی ئەو پشکنینەوە ئەو هێرکاریەکەوە زابتی پۆلیسی هاتوچۆ دەیکا ئەوە بەپێی ئەو پشکنینە معاملەی لەگەر دەکرێتن لە ئەوراقی تاقیقیەکان لە دادگاکان چەندەها کێشەشمان هەیەکەوە ماتۆرسکیل کەم تەرخەم بووە شۆفێریس کەم تەرخەم نەبووە بەپێی ئەو هێڵکاریە تعاملی لەگەڵ دەکرێتن و پێویستە ئەفسەرانی پۆلیس مەفرەزەکان ئەم ماتۆرانە دەستگیر بکەن کەەوە مۆڵەتی لێخوڕینیان نییە ویان سەنەویان نییە چونکە ئەوەش بەپێی یاسا دەبی شوفێرەکە مۆڵەتی هەبیتن وە سەنەوی تایبەتی خۆشی هەبیت. بۆ کۆنتڕۆڵکردن و بنبڕکردنی ئەم دیار دەخراپە و ڕێخستنی شەقام و دانانی سنوورێک بۆ ئەو ماتۆرسکیلانە ئاوکات پۆلیسی هاتوچۆ بەدەنگ هاواری خەڵک دەچێت لە بەرامبەر ئەو سەرپێچیانەی ئەنجام دەدرێن ئیدی لێپێچینەوە دەست پێ دەکات. سەرەتا دەچنە ترافیک لایتەکان چونکە لەم ترافیکانە بێگوێدان بە کارمەندی هاتوچۆ و ئەو چوارڕیایانە با گڵۆپی ڕۆیشتن و یان ڕاوەستان ماتۆڕەکانیان لێ دەخڕن ئەو کەم تەرخەمێش ڕووداوی نەخوازراو دروست دەکات. لێرە دەیان ماتۆرسکیل دەستیان بەسەردا دەگیرێت و ڕەوانەی گۆڕەپانی هاتوچۆی هەولێر دەکرێن. زۆر جاریش با دیتنی پۆلیس ڕادەکەن و پێچەوانەی هەموو یاساکان هەنگاو دەنێن و ناوەستن کە زۆر جار دەستدرێشی دەکەنە سەر پۆلیس بە هەڵهاتن و ڕاکردن و ماتۆڕەکانیان تا لەو سەرپێچیانە ڕابکەن کە ئەنجامی دەدەن. ئەو دیمەنەی تازە دیتان یەک گولە ماتۆڕە دیلیڤەرانەی کە ڕاکردە دەست پۆلیسی هاتوچۆ ڕۆژانە دەیان سەرپێچوە ئەنجام دەدەن کە دەبنی مەفرەزەی مروری هەیە ڕادەکەن نیانە ناو مەفرەزەی مروری ئەوارە ئەوانشم دەبنە هۆی ئەوەی کەوا ڕووداوی هاتوچۆ ڕوودات چکە پابەند نینە بە یاساکانی هاتوچۆ نەمەرجی سەلامەتیان هەیە نەوە تابلۆیان بەستاوە نەوە مۆڵەتی شوفێریان هەیە بەداخۆ ڕۆژانە دەبتە هۆی ڕوودانی هاتوچۆ.
باشی بەڕێزم ئاخواڵێت ئیجازێ ماتۆرت هۆکاری سەرەکی ڕووداوەکانی ماتۆرسکیل بەتابەتی ئەوانە نەکەوە پابندینە بە هێماکانی چۆن یان ئەوانەی کەوە لە ترافیک لایتەکە ڕاوە ناستن لە گلۆپی سۆر دەدەن بەتایبەتی ئەوە زیاتر لە مانتۆڕی دیلیڤەریەکان ینی دەبیندرێ کەوا عکس دەڕۆن یان لە ناو سیارەکان زاگزیک لێ دەدەن ئەمەش دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ بەهۆی پابند نەبوونیان بە مەرزەکانی سەلامەتی نەبەستانی کلاوی سەلامەتی دەبێتە هۆی مردنی شوفێری ماتۆرسکیلەکەەوە یاخۆت زامدار بوونیە بەداخەوە واروە هۆکارێشتریش لەو ڕووداوی ماتۆرسکیلاوانە نەکەوە تەمەنیان گونجاو نیە تەمەنیان ناشێ بۆ شوفێریکردنی ماتۆرسکیل مەنەفێستەیە ماتۆڕەکە؟ ئایتی؟ باشە سبێنێ مەنەفێستەکەی بنە سەردانی دایرێتە باشە؟ سببی ڕێیسی گرتنی ئەو ماتۆرسکلان ئەوانەیە کەوا بێتابلۆنە تۆمار نەکەن لە بەڕێبەرایەتی هاتوچێ هەولێر یاخود ئەوانە نەکەوە مەرجی سەلامەتیان تێدا بەدی ناکرێت یاخود ئەوانەی کەوا بێمۆڵەتن و سەرپێچی ئەنجام دەدەن و هەشە لە ئەو شوفێر ماتۆرسکلیوە هەیە کەوا تەمەنەکەی گونجاو نییە بۆ شوفێریکردنی ماتۆرسکل ئەوانەی کەوا ماتۆرسکەکان دێن ئەوانە ئەو کەسانن کەوا مەنەفێستی ئەسلیان هەیە و یاخود خاوەنی مۆڵەتی تایبەت بە شوفێریکردنی ماتۆرسکل بەپێی ئاماری بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستان زیاتر لە 1632 ماتۆرسکیل تۆمارکراون لەو ژمارەیەش 1942 ماتۆرسکیل لە شاری سلێمانی و هاوکات لە شاری دوهۆک 50 ماتۆرسکیل تۆمار کراوە کە بەکەمترین ژمارە هەژمار دەکرێت لە شاری هەولێریش 7644 ماتۆرسکیل تۆمار کراوە کۆی گشتی ژمارەی ماتۆرسکیلە تۆمارکراوەکان نزیکەی 1632 ماتۆرسکیلە هاتوچۆ لایەنی پەیوەندیدارەوە ماتۆرسکیلانە بۆ جۆرەی ئێستا بە دەردێکی کوشندە دەزانن کە ڕێژەی ڕووداوەکانیان بەرز کردوێتەوە بەپێی زانێرەکان کۆی گشتی ڕووداوەکان لە هەرێمی کوردستان نزیکەی 33,000 ڕووداوە ژمارەی مردوانیش بۆ هۆی ڕووداوی هاتوچۆ نزیکەی 6,000 قوربانی دەبێت ئەم ڕێژەیەش نزیکەی 73,000 کەس بریندار بوون ماتۆرسکیل وەک ئامڕازێکی گواستنەوە بەکاردێت زۆر جاریشەوە ئامڕازە بۆتە سەرچاوی ژیان و بشێوی زۆرێک لە خەڵکی کە بۆ هۆیەوە کاسبی دەکەن و خۆیان و خێزانەکانیان بەڕێوە دەبن و بژێوی پێوە پەیدا دەکەن ئەو ماتۆڕە عکسێ ڕۆیشتە کامە سایقە کامە پێچەوانە شەقام ڕۆیشتووە نە مۆڵەتی هەیە نە ساڵنامەی هەیە و تابلۆشینە دەنجی ماتۆرەکانش هۆکارێکە بۆ بێزاکردنی خەڵک زۆر جا خەڵک یعنیش ئاگدارمان دەکەنەوە بە هەبوونی کۆمەڵێک شوفێری ماتۆرسکرێکەوە خەڵکیان بێزار کردووە ئێمەش هەڵدەستین بە دەستگیرکردیان و ڕەوانەی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکەن ماتۆڕێکەی کاسبێت سەر چامڕێ لە کاسبی تو ناگرن بەس ماتۆڕەکە تو یەکەم جار بێت تابلۆیە دووەم مۆڵەتی لێخوڕنیت نییە سێ مەرزەنەکانی سەلامەتی نەبەستایە تێدەکەی یعنی ئەمە ئێستا لەبەرچە ماتۆڕەکە دەژی دەکەن بۆ سەلامەتی تۆ ڕۆژانە کە تزوال دەکەن دەبینی ماتۆڕەکان مەرجی سەلامەتیان نییە نەکلاویان لەسرە نە ئەوانەی ئەژنۆ و باڵی ئەوە قۆڵیان بەستووە لە ترافیکەکان ڕناوەستن بۆیەوە ڕۆژانە دەبینین کە پێکدادان ڕوودەدا و دەبێتە قوربانی شوفێری ماتۆرسکل زۆر بەداخەوە پێچەوانی شەقام دەڕۆن بە شێوەیەکی خێرا دەڕۆن لە شەقام دەڕۆن دەشتێنەوە سەر سیاران و زاگزیک لێ دەدەن و ئەو شتانە زۆرە
هاتوچۆ لایەنی پەیوەندیدارەوە ماتۆرسکیلانە بۆ جۆری ئێستا بە دەردێکی کوشندە دەزانن کە ڕێژەی ڕووداوەکانیان بەرز کردوتەوە. بەپێی زانێرەکان کۆی گشتی ڕووداوەکان لە هەرێمی کوردستان نزیکەی 33,000 ڕووداوە. ژمارەی مردوانیش بۆ هۆی ڕووداوی هاتوچۆ نزیکەی 6,000 قوربانی دەبێت. ئەم ڕێژەیەش نزیکەی 73,000 کەس بریندار بوون. ماتۆرسکیل وەک ئامڕازێکی گواستنەوە بەکاردێت. زۆر جاریشەوە ئامڕازە بۆتە سەرچاوی ژیان و بشێوی زۆرێک لە خەڵکی کە بۆ هۆیەوە کاسبی دەکەن و خۆیان و خێزانەکانیان بەڕێوە دەبن و بژێوی پێوە پەیدا دەکەن. بەڵام هەندێک جار لەلایەن بەشێکی شۆفێران بە خراپی بەکاردێت و مامەڵی ناشرینی پێوە دەکەن و دەستکاری دەنگ و ڕەنگی دەکەن. دەنگی بەرزی ماتۆڕەکان وای کردووە هاوڵاتیان بێزار ببن. ئەم خراپ بەکارهێنانە وای کردووە بە چاوێکی خراپ سیر بکرێن و پۆلیسی هاتوچۆش کاردانەوەی توندی هەبێت بەرامبەریان. تا ئێستا سەدان ماتۆر دەستیان بەسەردا گیراوە بەهۆی سەرپێچی یان لادان لە ڕێنمایەکانی هاتوچۆ. دوای دەست بە سەرداگرتنی شیانە و ماتۆڕانە بە کۆمەڵ دەنێردرێنە کارگەی شیش و لەوێ لەناو دەبردرێن.